برسێک پێشکەشە بە دایکی شەیدان کوردستان چوار پارچە نییە یەک پارچەیە بە قەندیلی سەربەرز دایەگیان بگری لەسەر خاکم کەواشینم دەوێ زۆر بگری دایەگیان فرمێسکی خوێنینم دەوێ من گوڵی سەد ئارەزووی ژینم لە خاکا خەوتووە خاکی مەیدانی خەباتم ڕەنگینە بە خوێنی من بووە دامەنی شەدایەگیان بۆ هاتنەوەی من چاوەڕێ دڵنیا بە بەسیەتی بۆ دەنگی دەرگا مەگرە گوێ دایەگیان سێندم بە فرمێسکی گەش و ئێشی دڵت سێندم دایەگیان بە جەور و مەینەتی بێحاسڵت من دەمێکە جەرگی سووتاندوم هەناسەی سەردی میلەتەکەم دڵی پڕ کردوم خەمی دەستکورتی و نەداری گەلەکەم من کوڕی کوردم شەهیدی ڕێی خەباتم دایەگیان کۆترە خوێنینەکەی پەڕ باخی وڵاتم دایەگیان